هەرچەند هەفتەیەک پێش کریسمس بوو لە بازنەی سەکۆی بەندەرەکە خەڵق قایق و بەلەمەکانیان پێکرد بۆ ئەوەی خەڵک خانەوادەکانیان سوار بکەن. هەر لە شەوێکی لەو جوورەدا لە ڕووباری بۆتامەک لەوەیە بوونەیەکی ساڵانە بەناوی نەمایشی چرایی بەلەمەکان لەدایک بوو. لەم شەوە ئەفسانوێدا خۆرەوە بوون ڕوون و سەرماش لە سەروەی پلەی بەستوو بوو. بەڵام لەم دوایەنەدا لەم شەوە ئەفسوناویەدا خۆراوە بوون ڕوون و سەرماش لە سەروەی پلەی بەستوو بوو. بەلەمەوان حەزیان لە نمایش و ئاهەنگگێڕانە، حەزیان لە جلپۆشینە، حەزەکەن دەریاوان بن، حەزیان لە کریسمەسە. سەدان لەسەر سەکۆی بەندەرەکەەوە هەروها بگە لە ڕۆستۆرانەکانەوە تەماشایان دەکرد. ئەوەی چەکە لەو هۆکارانەی کە ئێمە بۆ ئەمە دەکەین هەر هەمان هۆکارە، بۆیە ئێمە لەم وەرزەدا چراکان لە دەرەوەی ماڵەکانمان دادەنین. شتێکە کە دێت بۆ کەناری ئاوەکە و بە خۆڕایی و بێ ئەوەی سنتێک بدەیت چێژ لە نمایشی بەلەمەکان وەربگریت و شتێک مناڵەکان بۆ دەمێکی زۆر درێژ لەبیر ناکەن. قایقڕان کیف هارمن دەڵێت دەیان ساڵە تەماشای نمایشی ئەم بەلەم و قایقانە دەکات و ئەمە یەکم ساڵە بەلەمێکی وا گەورەی هەبێت و لەوەدا بەشداری بکات. کاتێکە بۆ خۆشڕابواردن بۆ ئاهەنگگێڕان لەم وەرزەدا هەستیت بە کریسمس و ئاهەنگگێڕانی ژیان هاتنە دەرەوە و خۆدەرخستن و هەروە بە نمایش سەرگەرمیکردنی خەڵکەکە. ئێمە لەگەڵ دەستپێکردنی جەژنی کریسمس دەستمان پێکرد و لەگەڵ کاتە گۆڕا. پیرۆزە کریسمس، پیرۆزە هەنووکە و پیرۆزە کوانزا. هەر لێرەوە لە وڵاتی گرتوەکان بۆ گەلان لە سەرانسەری جیهاندا ئێمە سوپاسان دەکەین. ئەمە ئەم وەرزەیە کە تێک ڕابینە دەرەوە و جەژنی ئەم وەرزە بژێڕین. هیچ نیگەران مەبە ئەگەر ئەمجار لەدەست چوو. یانەی قایقڕانی ئۆڵدمنیان ساڵانە لە یەکەمین شەمەی مانگی دیسامبر ئەم نمایشە ئەنجام دەدا لەگەڵ پیرۆزبایەکانی ئەم وەرزەدا.